لا دومین ڕۆژی سەردان و بەسەرکردنەوەکانی بۆ شاری هەولێر لاهور شێخزەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەفدە هاوڕێکەی کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەیان لە بینای مەکتەبی سیاسی شاری هەولێر ئەنجامدا. کاروباری سیاسی یەکێتی لەمەولا جەوهرەکەی لە ناو شاری هەولێر دەبێت، هەم لە پێناو یەکێتیەکانی هەولێر و هەم لە پێناو خەڵکی شاری هەولێریش. بۆیە کۆمەڵێک کۆبوونەوە کراوە، کۆبوونەوەمان کرد لەگەڵ مەڵبەندی هەولێر، ڕوئیای یەکێتیان پێڕاگەیاندن لە دوای کۆنگرەکە ئەمە دید و بۆچوونی یەکێتیە لەگەڵ چین و توێژەکانی شاری هەولێر، پارێزەران، ئەندازیاران، پزیشکان، جوتیاران، کرێکاران، مامۆستایان لە ڕێگەی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانەوە و هەر لەو چوارچێوەی کە دەبێ جەوهەری سیاسی لە شاری هەولێر برێ هاوسەرۆک بڕیاریدا کە کۆمەڵێک مەکتەبەکان دەبێ تەواجودیان لە ناو شاری هەولێر بێ، یەکێک لەوانە مەکتەبی ڕێکخراوەکان، مەکتەبی پەیوەندیەکان و دیارە کۆبوونەوە دەکرێت لەگەڵ کەسوکاری سەربەرزی شەهیدانی هەولێر، لەگەڵ پێشمەرگە دێرینەکان بە هەمان شێوە، لەگەڵ کەسایەتیەکانی شاری هەولێر وە هەدەفێکی کەی سەردانەکە پەیامێکی دیبلۆماسیە. دیارە ئێستا کۆبوونەوەی لەگەڵ کۆمەڵێک لە سەفیر و قونسوڵی وڵاتان کە لە هەرێمی کوردستان دانیشتون، لێرەدا هەدەفەکە تەنها بۆ بەهێزبوونی پێگەی هەرێمی کوردستانە، بۆ ئەوەی لەلایەک ڕوئیای یەکێتیان پێ بڵێن لە دوای کۆنگرە، لەلایەکەوە ببێتە دەعمێک بۆم هەرێمە، بە تایبەتی لە ئێستادا کە هەرێمی کوردستان لە دانووسانە لەگەڵ حکوومەتی عێراقی. کۆبوونەوە و دیدارەکانی لاهوری شێخزەنجی و وەفدە هاوڕێکەی بۆ شاری هەولێر بە گرنگوە سەف دەکرێ و دیدی سەرکردایەتی یەکێتیش ئەوەیە لەمە دووە لە هەولێرەوە ئینتلاق بکەن و بتوانن خزمەتی یەکێتی و یەکێتیەکانی ئەو شارە بکەن و لە کۆنگرەش بڕیاری لێداوە یەکێتی بەس یەکێتی سلێمانی نابێ، یەکێتی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و ناوچەکە و عێراق و تەنانەت پەیوەندە دیبلۆماسیەکانیشی دەبێ. میتۆدێکی تازەتری گرتوۆتە بەر لە ئیش و پەیڕۆ پرۆگرامەکەشی پەیڕۆ پرۆگرامێکی تازەیە لە سەردەمیانە نووسراوەتەوە، بۆ ئێستاکە قۆناغی پراکتیک بوون دەستی پێکردە. بە پراکتیکی ئێمە دەمانکە ئێمە دەمانێت حیزبێکین هەم مێژوویەن ئەگە بە ئیستحقاقی مێژوو بیتن حکومی کوردستان و دەبایەسە زۆری، بەڵام ئێمە لە ڕابردوو وەکو باسم کرد تووشی کۆمەڵێک کێشە بووین. لە ئێستادا ئەرچی ئێمە ئەوەیە کە ئۆرگانەکان ڕێک دەخینەوە لەسەر ستایل و مۆدێلێکی تازە، ینی بۆ ئەوەی کە گونجاو بێتن لەگە سەردەم، لەگەر مرۆڤی سەردەم لە ئەو گەنجانەی کێسە، چکە لە بەرەوەی گەنجی ئێستاکە گەنجێکە گەنجی سێبەری حکمی کوردیە، گەنجی سەردەمی قۆناغی شۆڕژێڕ و ململانین نییە. بۆیە بیرکردنەوەیش تازیەوە لەسە ئاستی سیاسیش ئێمە قسەی خۆمان دەبیتن و ڕێی خۆمان دەبیتن لە پەیوەندی هەرێمیەکان لەگەڵ وڵاتان، هەروها لەسە ئاستی ناوخۆ لەگە حیزبە سیاسیەکان ئێمە دەمانوێت کۆدەنجیەکە بیتن لەسەر مەسەلە تێڕوانین و استراتیجی نیشتیمانی نوێکردنەوە و جارێکی کە ڕوئیای یەکێتی بەرامبەر بە حکومڕانی لە هەرێمی کوردستان، هەروەها باس لە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و با بڵێن ئەحزابە سیاسیەکانی کوردستان کرا و هاوشانی ئەوە جوهدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بە حکوومەی عێراقی کە چۆن بڕۆنە پێشەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە و دانیشتەکان چۆن دەست پێ بکەنەوە لەگەڵیان، هەروەها بە ئاراستەیە کابڕوا کە لە پێناو کۆمەڵانی خەڵکی کوردستان هەبێت. هەڵبەتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پەیوەندیەکانی لە ڕێگەی پەیوەندیەکانی یا پەیوەندیەکانی خۆی خستۆتە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەویش ئەوەیە کە ئێمە لە زۆر بوارە بینیمانە یەکێتی پەیوەندیەکانی خۆی خستۆتە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان یا دۆزی کورد بەعام. دوای ئەوەی ماوەی 2 ڕۆژە لاهور شێخزەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەفدە هاوڕێکەی لە شاری هەولێر کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەی پڕبایەخیان ئەنجام داوە، وەک چاودێرانی سیاسی و تەنانەت هاوڵاتیان و هاونیشتیمانیانی لایەنگرانی یەکێتی ئەوە دەڵێن هاتنی هاوسەرۆکی یەکێتی وەفدە هاوڕێکەی بۆ هەولێر جارێکی دیکە بەرگ بە هەولێر خستنەوەیە بۆ سەوزبوونەوەی یەکێتی و زیاتر گەشەسەندنە بەڕێخستنەکانی و گوێگرتن لە داوا و داخوازیەکانی. ئەمە هۆکارێک دەبێت بۆ ئەوەی یەکێتی ببێتەوە یەکێتەکەی جاران. هەریاتکەریم گەلی کوردستان، هەولێر.